ئێمە ئەمڕۆ لە ستۆدیۆ سلێمانی لەم ڕووماڵە تایبەتەدا لە ڕێی میوانداریکردنی کەسانی پسپۆڕ و شارەزا باز لە کاردانەوە و کاریگەریەکانی کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان دەکەین. من ئێستا لە ستۆدیۆ سلێمانی میوانێکم لەگەڵ ئەویش بەڕێز دکتۆر کەیوان ئازاد مامۆستای زانکۆ و پسپۆڕی بواری مێژوو باز لە گرنگی بەستنی کۆنگرەی چواردەمین پارتی دیموکراتی کوردستان دەکەین بە تایبەت لە ڕووی مێژوویەوە کە دکتۆر کەیوان ئازاد خۆی پسپۆڕی بواری مێژووە و واروەها باز لە کاریگەریەکانی کۆنگرەی پارتی دەکات و بە درێژایی مێژووش کە پارتی چەند کۆنگرەی بەستووە. دکتۆر سڵاوت لێبێت، زۆر بەخێر هاتی. سپاس دەکەین. دکتۆر، کۆنگرەی چواردەمینی پارتی دیموکراتی کوردستان جەنابتان وەک پسپۆڕێکی بواری مێژوو بەستنی کۆنگرەی حیزبێک کە ئێستا لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانیش حیزبێکی یەکەمە لە ڕووی مێژوویەوە چه گرنگیەکی هەیە و بۆ داهاتووش چه گرنگیەکی هەیە؟ سەرەتا بەناوی خوا بەناوی کوردستان بەناوی کورد سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی پارتی دیموکراتی کوردستان و هەموو ئەوان لە بێنای ئەو پارتەدا خەباتیان کرد سەروەریان بارزانی نەمرکە و بە سمولێکی گەورە بۆ بزوتنە ڕزگاری خوازی کوردی لە کوردستان و لە باشووری کوردستان بە تایبەتی هیوای سەرکەوتنەوە تەمەدەرژی بۆ جەنابی سەرۆک بارزانی کە لە ساڵی ڕابردوودا زۆر سەرکەوتووان لە ڕابەرایەتی ئەم پارتەی کردووە. دیارە ئەمە پیاهەڵدانی باسی مێژووت بۆکەم بە کەس و کەسێکی ئەکادمیکی بێلایەن بۆی کە باوکو کوڕێک بە دەرەجای 76 ساڵی تەمەنی ئەو پارتە زۆر جوان پارتێکیان لە گۆشەگیری و داخراوی شاری بەغاوەکەدا ئامەزە لە 1946 لە هەشتی ئاب کاتێکە بارزانی خۆی لە کۆمای کوردستان جێنراڵ بەشداری کۆمای کوردستان دەکات و ئەزموونێکی گەورەی کوردایەتی و ڕژگارە مێژوویە دوورە لە کۆنگرەیەکەمی پارتی کە لە بەقا ئابەسرێ و کارەکانی بە هەمزە عەبدوڵڵا سپاردووە. لەو کاتەوە دوایە کە کۆمای کوردستان تێک دەشکێ بارزانی نەمەر بۆ 100 ساڵ ئاوارەیەکی سۆڤیەت دەبێت و لە پارتی هەردووە جارێکی تر کە دەگەڕێتەوە لە 1950 بۆ عێراق بۆ کوردستان 3 ساڵ مۆڵەتی هەیە، 2 ساڵ و نیم تقریبا مۆڵەتی هەیە کە بە ئازادی لەناو پارتەکەی و کادران و پێشمەرگە و هەڤاڵانی هاتوچۆ بکات و پەیوەندیان پێوە بکات. دیزان شەڕشی لە سپێکاتەوە ئەم بارزانی هەر لە شاخ و لە خەبات و لە کوردایەتی تا 1974 کە 4 ساڵ ڕێباز شۆڕش ئەیلوول دەکات هەر دیسانەوە بارزانی لە خەبات هەیە. دوای 75 کە بۆی ڕێکەوتنەوەی ئازارەوە شۆڕتەش کرد پاش ساڵێک شەڕی بەرەنگاری دیژە ڕژێمی بەعەس دیسانەوە بارزانی نەخۆش دەکرێت لە تاڕەوگە ئەژی تا 1970 بۆ جوای دەکات. بەس بە کورتە مێژووی ئەوەیە کە بارزانی باوک بەو تەمەنێک کە پارتی لە حیزبێکی گۆشەگیری بچووکەوە گەیان بەم حیزبێک کە دوجار دنیا ناسی لە ڕێی شۆڕشی ئەیلوول و ئەو خەباتی کردی ڕێکەوتنەوەی ئازارکەی بەرهەمێکی شۆڕشی ئەیلوول لە 1970 ئەمە دیوێکی بابەتەکەیە. دوای کە کاک مەسعود سەرۆک بارزانی بەدوکتەرە وەکو جۆمستە سەرۆکی پارتی ڕابردن پارتی ئەگە تا ئێستا کە 2022 زاینیە پارتی ئێستا پاش 3 ساڵ سەر بە ڕابەرایەتیکردنی شۆڕشی گوڵان و ڕابەرایەتیکردنی باشووری کوردستان دوای ڕاپەڕی نێزان سۆڵێکی زاینیەوە تا بە ئێستا ئەگات پارتی ئێستا نەکە بەڵێن تەنیا هێزی یەکەمی باشووری کوردستانە بەگرێکی خلو حیزبە سیاسانی لەسەر ئاسی دنیا ناسراوە بۆ چاوی هەموو دنیای لەسەرە تا چای وڵاتە جیاوازەکانی ئەمریکا، بەریتانیا، فەڕەنسا، ئیتالیا، سوید، ئەڵمانیا تا بە وڵاتی رووسیا و کۆریای باشوور دەگات. لەم لاشەوە چاوی وڵاتانی دراوسی بە چاوی بەس جدی لەسەرە کۆماری ئیسلامی ئێران و کۆماری تورکیا و کۆماری سووریا و هەروەها دەوڵەتی عێراقە. خاڵی گرنگی مێژووی ئەوەیە پارتێک بەم بە 76 ساڵ تەمەنەوە تا ئێستا هێزی یەکەم بێت. زۆر جار دەڵێن حیزب کە پیر دەبێت لە گەورەی ئەکەوێت پێچوانم گەورەتر دەبێت. زۆر جار دەڵێن حیزب کە مێژوویەکی هەیە پڕ لە شکست و سەرکەوتن و نسکۆ و شۆڕش و چاخ و شار ینی ئەمە هەموو ڕاکە ئیتر ماندوو ئەبێ پێچوانە پارتی ئاسە ماندوو نەبووە. من هەموو تەمەنام ئەوەیە بە لەوەی وڵامی پسای بەڕێز بەمەوە هەموو تەمەنام ئەوەیە کە جانی بارزانی تەمەدرۆژ لە ساغ بێت چکە بەڕێ من بوونی پارتی بوونی ماڵباتی بارزانەوەیە تا ماڵباتی بارزان لە سەرگەڕپانی سیاسی پارتی بن پارتی بەهێزە بێت و ئەگەینە کۆنگرەی چواردەی پارتی کە مڕە لە دووەک دەبەستە و سەڕۆژ دەخایەنێ ئێمە کوسپۆڕانی مێژوو سەیری دەکەین ئەبینین کە پارتی ئێستا وەکو هێزێکی کارای سیاسی، هێزێکی جەماوەری گەورە، هێزێکی ئاسایشی کە ئاسایشی بەشی کوردستان دەبارەزەوە ئەرزانی ئەمڕۆ باش کوردستان هەموو پارچەکانی کوردستاندا باشووری کوردستان تاکە ناوچەی ئارامە تاکە ناوچەی سەر بەخۆی تاکە ناوچەی خۆی ڕەبەری خۆی دەکات و پارتیدا حوزوری گەورەی هەیە. ئەمە خۆی لە خۆیدا
ئەوە دەرخاکە ئەم هێزە ئەچێتە کۆنگرەی چواردەوە من بێگومان کۆنگرەی چواردە بەستەکەوتوی لی دەردەچێت و بەستەکەوتی کۆتایی بەکارەکانی دێت چونکە جەنابی سەربازانی تا ئێستا لەسەر گەڕەپانە سیاسەکەی لەنێو کۆنگرەکەی. باشە دکتۆر، حیزبێک ئەم مێژوە پڕشانازی و دەوڵەمەندەی هەبێت، بەستنی کۆنگرە بۆ ئەم حیزبە چ گرنگیەکی هەیە بۆ بارودۆخی ئێستای؟ خۆی لە ڕاستە بەشتە عەرز دەکەم من بە دیری خۆم وایە ئاگادار بەعنی بە دیگای خۆم وڵاتی ناوەڕاست بە تایبەتی ڕاستەکان دەمەی ڕژەمی دیکتاتۆر بن وەکو تورکیا و ئێران و سووریا و عێراق عنی بەناو دیموکراتی بن یعنی مافی کوردان تا ئێستا پێویستیان دابێت وەکو پێویست ئەمێکی لە خاڵەکانە بوونی حیزب تۆزە قورسە چونکە حیزبی ئاگادار بە لە ناوچەکی دیموکراتە ڕوئەدات لە ژینگەیەک ڕوودا کە خەڵکەکەی لە دیموکراتی تێبگەن لە ئازادی تێبگەن ینی بوونی پارتی لە 1960 کە دۆزە بەناوی پارتی دیموکراتی کورد دوای پارتی دیموکراتی کوردستانی عێراق دیموکراتیکە بە حیزبێکەوەی لە کۆمەلگایەکەم کۆمەلگای ئێستا زۆر جار تەقبولی یەک تەقبولکردن ناکات زۆر جار تەقبولی بۆ نمێسەرێکی تا ئێستا لە باشووری کوردستاندا هێزتر هەیە لە منش بەرامبەر هێزی پارتی وەستاوم هێزم بۆ نمونە یعنی سوال لە خۆی لەخۆی ئەمە ئاکاتش ئەم ژینگەی ئەمە قبوڵ ناکە هێزێک یەکەم بێ هێزێک دووەم بێ بۆ نمونە هێزێک سێم بێ بۆ نمونە بۆیە کۆنگرەی چواردەی پارتی کە بەسێ بەڕاستی لە ژینگەیەکی ئەوەدا زۆر قورسە بەڕاستی میکە لە خانی ناوچەکە قورسە ئەمە یەک دوو لە خاتی خاپستەکە ناوچەکە خۆی لە خۆیدا ئاگرە ینی ئێستا نە عێراق ئارامە نە ئێران ئارامە نە تورکیا ئارامە نە سووریا ئارامە نە ئەوروپا ئێستا ئارامە بۆیە ناوچەکە ئەکوڵێ لە ملانی سیاسی و لە شەڕی سارد و لە هەتا شەڕی گەرم و لە ناڕەزایی خەڵک بەرامبەر بە دەسەڵاتدارەکانی ناوچەکە ئەمە بەستنی کۆنگرە ئاگادار بەم حاڵ بەم دیوە قورسە سەرای تا ئێستا باشووری کوردستان کێشەکانی ناوخۆی وەک پێویست چارەسەر نەکرد ڕاست کابینی نۆمی حکوومەتی کوردستان کاری زۆر گەورەی کردووە هەوڵی داوەکە ژێرخانێکی ئابووری استراتیژی سیاسی باش دروست بکات بەڵام تا ئێستا کێشە ناوخۆیەکان لێرە هەر ماون لە باشووری کوردستان لەگەڵ بەقای هەر ماوانە ئێرە بۆیە کاتێک کۆنگرەیە بەسرێت بەڕاستی ئەم کۆنگرەیە من دیاراندامی کۆکەم تا بزانم چێ قەونجی ناکەم ئەوەنەی کە من لە مێژوو سێ دیەکەم کۆنگرەیە دەیەوێت جاربەر لە هەموو شتێک پارتی نوێ کاتەوە نوێ بمانە ئەوەی کە ئەم پارتی چواردە پارتی کۆنگرەی سیانزە نەبێت نوێبوونەوەی پارتی تا چەند گرنگە کە بە کورتیش وەڵام بێتەوە سپاس دەکەم. بەڵێ گرنگی لەوەدایە کە تۆ مەسڵی بەڕاستی کۆمەڵێک خەڵکی گەنج بێتە ناو سەکردایەتی من لەگەڵ ئەوە دانی بەقەدار بە گەنجی شتابە بازمێنی شتابە بکەوەتیان بکەوە گەنجەکە بە توانە چارەکەەکانی خۆی و پیرەکان بە توانە ئەزمونێ پێشمەگای شاخەکانی خۆیان خزەری پارتی بکەن ناقەدا من لەگەڵم هەم بکەی بە گەنج ئەمە دووکی بابەتەکەیە بەڵام نوێبوونەوە بۆمانەیە کە پارتی تێبکات کە قۆناغی دوای 2020 زاینی قۆناغی پێش 2020 زاینی نییە هەنی قۆناغی دێتە ئاراوە قۆناغا جیهان بەرە ئەوە دەبات کە کۆمەڵێک کەساتی نوێ جیان بەڕێوە دەبن سیستمی تەکنۆلۆژیا بە ئاراسێکی تا دەڕوات قەری کۆنتڕۆل دەست مرۆڤ دەردەهێنێت عەقڵ کار دەکات لەم بوارەدا خەباتی شەڕ بۆدەوەدا کەوێتە پەراوێزەوە ئەمە ئەو پێویستی بە عەقڵی سیاسی کارا هەیە مێشک ڕۆڵ بیگەڕ لە بەرامبەر هێزی باز و چەکدا ینی دوای کۆنگرەی چواردە بینی وردەوەدا هەڕەشەکان لە هەڕەشەی چەکەوە بگۆڕێ بۆ هەڕەشەی قسە و هێز ئەی بۆ دەبێت تۆ بە گولێ وەڕامی بەرامبەرەکەت بیتەوە ئەبێ بە قسەیەکی سیاسی قسەیەکی ئەکادمی قسەیەکی واقعبینانە وەڵام بیتەوە بۆیە چواردی بەکار بۆ ئەو بکات ئەو کەسانە بێنێت کۆنگرەکەوە ئەو کەسانە سەر بخات ئەو کەسانە بکاوەندامی بک بە سەکرداری پارتی کە بەم دیدگاتی بکەن بۆ نمونە کۆنگرە چواردەی پارتی سەکرداریەکەت پێویستی بەوە نییە کێ قارەمانی شەڕە کێ قارەمانی شاخ بووە کێ قارەمانی کاڵەکەڕی منالیکی سیاسیە بەش بخوێ بگرە پێویستی بە خەڵکێکەیەکە بە مێشکی بە پسپۆڕیەکانی پارتی بەرە خۆناقی تازە بەر. دەست خۆش دکتۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ بیر و بۆچوونەکانت دەست و چاوت خۆش بێ.